بێژینە بدەماتە باش بە ئەتمۆسفێرا لەجەمتە چاوایە بتایبەتی کۆ ئەفسەد خانمێن وەرزشوان هەلدەکشن لوتکەیە چیایی جارە یەکەمینە بۆوان یان بەرێژی چیاوانیکردنە. ئەم کاتات باشنالین بەتایبەتی ئێستا کە من لە گوندی تەوسکم لە پشتەوەم کە گەلی موسیقایە و ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە تیمەکان ئامادە بن بۆ ئەوەی کە بڕۆن و سەر شاخ بکەون. ئەمە چالکێکی بەردەوانیە کە لەلایەن فدراسیۆنی شاخەوانی کوردستان و دەستگای ڕوانگە بە هەمانگی هەردووکیانەوە ئامادەکراوە و ئەمڕۆ ئەو خانمانەی کە لێرە ئامادەن بەشێکیان شارەزان و پێشتر کاری شاخەوانیان کردووەوە بەشێکیشیان کە ئەمە چالکێکی نوێیە و یەکەمین ئەزمونیان دەبێت بەڵام بە بێگومانیەوە لە ژێر چاودێری و ڕێنمایی تیمەکانەوە دەبێت لە ژێر چاودێری ئەو کەسانە دەبێت کە شارەزای زیاتریان هەیە. جا من دەمێ بڕۆمە لای هیدایەخان کە لە فدراسیۆنی شاخەوانی کوردستانە ئەگەر بیتەیرە کەشەکەونە جیاوازە ئەمڕۆ بەیانی زوو لە خەو هەستاوین و ئەنرژێکی زۆر هەیە بەتایبەت کە خانمان ئەمڕۆ بەیەکەوە بەتەمانە و چالەکە دەست پێ بکەن. سڵاو لەبێ هیدایەخان. جۆکە چۆن ئێستا؟ واللهی جەوەکە زۆر خۆشە چاوەڕە نەبووین ئەوڕۆ ئەوەندە فێنک بی ئەو وەختانە هەندێک گەرمتر دەبێت زۆر خۆشحاڵین بە دیتنی ئافرەتەکان کە هاتینە و لە هەمان کات کە وەرزشێکی نوێ کە ئێستا کە لەسەر ژێرخانەکەی ئیش دەکەین زۆر خۆشحاڵین کە فدراسیۆنی شاخەوانی و بەردەوانی و ڕوانگە و کوردستان ئاوتدۆر پاڵپشتمانن ئەوڕۆ لە بۆ ڕێکخستنی ئەو بۆنەیە کە تایبەتە بە ئافرەتان. ئەمڕۆ ئەو خانمانێکە لێرە ئامادەن بەتەمان چی بکەن چالەکەکان لە چی پێکاتون؟ بەخۆی پێش هەموو شتێک بەردەوانی ئاستی سەختی هەیە و ئاستی ئاسانی هەیە کە دەتانی کە دەستپێک دەستی پێ بکەی. ئەمە شێوازێکمان ڕێکخستیە کە هەموو کوبلەی هەموو ئاستەک بتانن بیکەن. ئاستی دەستپێکەرمان هەیە لەگەڵمان یەکەم جار ئەوڕۆ بەشداریان کردیا یەکەم جارە تاقی وەرزشەکە دەکەنەوە کە ئەوە مەبەستمان بوو لە بۆنە دروستکردنی ئەو بۆنەیە. لە هەمان کاتیش کەسی دیمان هەیە کە ئەزمونیان هەیە هەندێک شتی سەختترمان لە بۆیان ڕێکخستیە تەفتان تێژ بکەن. ئەو تیمەی کە بەردەوانی دەکات ئەو چالاکە دەکات بەکام شاخڕێ بەتەمای ئەمڕۆ بەخۆی ڕێڕەوەکان دروستکراینە ڕێڕەوەکان دیارن لەبەرەوەی ئەمە شێوازی سپۆرت کلایمینگ دەکەین واتە بەردەوانی وەرزشی واتە ینی ئەمە بە کارگەی کوبلەی بە لەنگەری سروشتی کار ناکەین بە لەنگەری ئاسن ئیش دەکەین کە ئاسنەکانمان لە دیوارەکەدایە بەڵێ ڕێڕەوەکان دانراینە دیاریکراینە لە دۆڵی میوزیک دوو بەشمان هەیە کە ڕێڕەومان زۆرە لە هەمان کات لە سلێمانی لە هەزار مێرد ڕێڕەومان هەیە لە زۆر جیان ڕێڕەوی بەردەوانی هەیە ئێستا لە کوردستان. ئێستا کە لە کاتێکین کە ئەو ژێرخانە دروست دەکەین ڕێڕەو زیاد دەکەین ئێستا حالیان لە ڕەبەم بۆیش ئیش دەکەین ئەو جیانە سەبر ئینشاڵڵە زیاتر و گەورەتر دەوێت. چی بەو خانمانەڵی کەمە ڕەنگە دەسەواژێکی نوێ بێ بۆیان یان چالەکێکی نوێ بێ بۆ ئەوەی هانیان بدەی ئەوانیش بەشدار بن؟ دەرفەتێکی زۆر خۆشە وەک وەرزش هەم لەبەرەوەی ئەمە کە کورد ڕۆحمان زۆر نزیکە لە شاخ چێشکردن لە هەر وەرزشێک لە شاخ ینی شێوازێکی زۆر تایبەتی خۆی هەیە. ئەوە یەکشت دووش یەکەکە لە وەرزشەکان کە بەڕای من کوبلەی ئەوە چی زۆری هەیە ینی ئەدڤانتجێکی زۆرمان هەیە وەک ئافرەت لە وەرزشەکە لەبەرەوەی کێشمان کەمترە زیاتر دەتوانین بزەوت ینی ئەوە یەکەکە لە وەرزشەکان کە کردیتم بەشداریم کردیە لێ هەستم پێ کردیە ئاستم لەگەر پیاوەکان زۆر فەرقی نییە ئینشاءڵڵا وای سەرکەوتن. جا من دەمەوێت سیواتخانی شوەرگرم لە بەرپرس پەیوەندەکانی دەستگای ڕوانگە چونکە ئەمە بە هەمانگی دەستگای ڕوانگە بەڕێوە دەچێت ئەمە دەست پێشخەرێکی زۆر باشە بۆ خانمان. سیواتخان پێم بڵێ جنابەت پێشتر ئەو چالەکەیت کردووە یانە یەکەم جارە خۆشت بەشدارە بیت؟ ناوەڵە خۆم یەکەم جارە بۆیە هەر زۆریش پێم خۆشە کە بەشداریم کردووە لێرە هەروەکو هیدایەت خانیش باسی کرد زۆر سەرنجی ڕاکێشام و ئەمە یەکەم جارە ئەم یانەیە دەکرێت لە هەرێمی کوردستان. ئێمەش وەکو دەستگای ڕوانگە ئەرکمانە کە پاڵپشتی ئەم یانەیە بکەین کە تایبەتە بە ئافرەتان بۆ ئەوی بەردەوام بن و لە داهاتوودا زیاتریش گەورە بێت. ئەمڕۆ چی دابین کراوە وەکو دەستگای ڕوانگە بۆ خانمانە؟ ئێمە پێداویستی سەرەکەکانمان هەمووی ئامادە کردووە هەروەها لەگەڵ تیمەکانی ئەمبولانس
و هەرچێک کە ئەم چالاکی پێوە بەڕێوە بچێت بە سپۆنسەری دەستگای ڕوانگەی و پشگیری دەستگای ڕوانگەیە بە هەمانگی لەگەڵ فیدراسیۆنی شاخەوانی کوردستان. ئەگەر ئەمە ینی بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ وە پلانتان هەیە کە ئەمە بەردەوام بێت بۆ خانمان؟ بەڵێ ئەیچۆن ئێمە بەردەوام پشگیری ئەم جۆرە چالاکیانە دەکەین اینجا چما شاخەوانی و بەردەوانی بێ بۆ ئافرەتان لەبەرەوەی ئێمە گرنگی دەدەین بە ئافرەتان و جوڵە و چالاکەکانیان هەروەها لێکیان بکەینەوە لەگەڵ ئەم سروشتە جوانەی کوردستان. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بەمنون. بەڵێ نالین ئەو تیمەی کە ئێستا لێرە ئامادە بووە هەموو ڕێنمایی خۆیان وەرگرتووە و کەم دەست دەکەن بەوەی کە سەر ئەو شاخە بکەون اینجا دەبێتە دوو ڕێڕە و دەبێتە دوو تیم ئەمە تیمێکە لێرە ئامادە بۆ تیمێکی دیکەش بەڕێوە چکە لە شارەکانی دیکەشەوە بەشدارن لە سلێمانی لە کۆیا لە هەولێر جا ئەمانە هەمویان ئامادەن بۆەوەی کە سەر ئەم شاخە بکەون و بڕۆن بۆ ئەو شوێنێک کە دیاری کراوە بەردەوانی شالاکی بەردەوانی تێدا بەڕێوە دەچێت و بەشێکیشان بۆ ڕوپێوانە چونکە تابلۆ دانراوە و هەنێ ینی ئامادەکاری کراوە بۆوانە ینی ڕێگە خۆشکەر بێ بۆوانە کە بتوانن ئەو چالاکیە تێدا بەڕێوە بچێت و ئامانجەکەی ئەوەیە کە خانمان زیاتر بەشداری لە چالاکی وەرزشی بکەن و زیاتر بڕوان بەخۆبێت بۆ ئەوەی کە بەشدار بن لەم جۆرە چالاکیانە.